بەڵێ کاک مەحموود سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێتن. دیارە من ئێستا لە قەزای سۆرانم لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان واکە ئەبینن لێرە بەرپرسی مەڵبەند و هەروەها ئەندام و کادیرانی سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لێرە ئامادەن. دیارە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینەوە بەردەوامن لە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بە گوڕوتینەوە جیاواز لە جارانی ڕابردوو کارەکەن بۆ ئەوەی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەر بخەن. من بۆ قسەکردنی زیاتر ئەسمە لای میوانانم بۆ ئەوەی زانیاری زیاتر لەوان وەربگرم. سەرەتا ئەسمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. مامۆستا مەڕوان دیارە ئێوە بەردەوام بانگەشە بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن. لە ئێستادا پێشوازی هاوڵاتیان چۆنە لە لیستی کۆمەڵی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و دەستخۆشیتان لێ دەکەم کە بەڕاستی توانم بڵێم کەناڵی پەیام و برایانمان لە پەیام لە هەموو شوێنەکان وەکو سەربازێکی نادیار کاری جوان دەکەن و دەستخۆشیتان لێ دەکەمەوە. شان بەشانی هەموو تیمەکان ئەتوانم بڵێم لە هەموو تیمەکان ئێوە ماندووترن، دەست و چاوتان خۆش بێ و سەرکەوتوو بن. ئەمن لێرەوە بە پێویستی دەزانم کە سوپاسی زانایانی ئاینی و سوپاسی قوتابیان و لاوان و گەنجان و خوشکانی بەڕێز کاسبکاران سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری خۆمان بکەم بە تایبەتیش لە دەڤەری سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی ئەتوانم بڵێم باریان سوک کردوین و هەر شوێنێکی کە بۆی دەچین پێشوازیمان دەکەن و دەستخۆشیمان لێ دەکەن و وەستایشی کۆمەڵی ئیسلامی دەکەن لەسەر هەڵوێستەکانی ڕابردوو و خوازیارم کە ئەم جۆرە پێشوازیە گوڕوتینێک دەداتە کۆمەڵی ئیسلامی، دەداتە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی، دەداتە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و وامان لێ دەکاتن کە بەردەوام بین و بەردەوامیش دەبین لەسەر ئەو هەڵوێستانی کە لە ڕابردوو هەمان بوون و خوازیاریشم کە لیستی کۆمەڵی ئیسلامی زۆرترین دەنگ بێنێتن کە بتوانێتن ئەو هەڵوێستانەی چەند قات کاتەوە لە پەرلەمانی کوردستان و خوازیاریشم ئەو چین و توێژانەی کە باسم کردوون بە گوڕوتینی زیاتر پێشوازی لە تیمەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن. 4 ساڵی ڕابردوو بە ساڵی قەیران دادەنرێتن بۆ هەرێمی کوردستان. ئێوە پەیامتان چییە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێشتر دەنگ بەو لایەنانە نەدەنەوە کابوونەتە هۆی دروستکردنی قەیران لە هەرێمی کوردستان؟ قەیرانە من هەموو جارێک گوتمە و دووبارەشی دەکەمەوە ئێمە هیچ قەیرانێک نەبووە لە هەرێمی کوردستان و قەیرانەکان دەستکردن دروست کراون لەبەرەوەی ئێمە بەداتا لە لامانە ئەو پارەی کە بەس لە سنوورەکان وەردەگیرێتن لە گومرگەکان وەردەگیرێتن ئەگەر لە بەردەستێکی ئەمین بێتن قەیرانەکان تێدەپەڕێندرێتن بێجگە لە پارەی ئەو نەوتەی کە دیار نیە تاکو ئێستانەکە هیچ کەسێک نازانێت ئەو پارە چی لێ دێتن ئەو نەوتە چۆن سرف دەکرێت و چۆن دەفرێشرێت و پارەکەی بۆ کوێ دەچێتن. ئێمە خوازیارین هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو 4 ساڵەی کە ڕابرد کە قەیرانیان بۆ دروست کردوون لە بیری نەکەن و ئەو وعد و بەڵێنانەی کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنی دەسەڵاتدار کە بە خەڵکی هەرێمی کوردستانیدا کە گوتی کوردستانتان بۆ دەکەینە شامی شەریف هەمووتان هاوبەش دەکەین لەو نەوتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە خوازیارین ئەو بەڵێنانیان لەبیر نەچن نەک جێبەجیان نەکردن لە دوای تەواوبوونی هەڵبژارنەکان کەوتنە پلاندانان و پیلاندانان بۆ بڕینی موچەی هاوڵاتیان و موچەی هاوڵاتیانیان بڕی و ئارەقەی نێوچاوانیشان پێڕەوانە بینین. خوازیارین خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی لە یاد نەچێ و ئەو تۆڵە سەرنەوەیش بەوەی دەبێتن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بوارنێڵنەوە بۆ خەڵکانێک کە ساختەکاری بکەن و تەزویر بکەن و لە جیاتی وان کە ئەوان نیگەرانن لە دەسەڵات نەچن دەنگ بدەن خەڵکێک لە جیاتی وان بۆ خۆ دەنگەکەی دەدات و ئەوانیش دەبێ بازەکەی بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. ئەسمەلای بەڕێز مامۆستا مستمڕاتی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا دیارە ئێوە جیاواز لە بانگەشەکانی ڕابردوو لە هەڵبژارنەکان ڕابردوو لەم هەڵبژارنە کەمتر گرنگی بە هەڵواسینی فلێکس و پۆستەرات ئەدەن. هۆکاری چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان منیش بە پێویستی زانم کە سوپاسی تۆڕی میدیایی کۆمەڵ بکەم کە ئەویش بە پلانشی چڕ و پڕ شەو نخوونی ئەکات بە دیار تیمەکانی بانگەشی هەڵبژارنەوە. بەڵێ ئێمە دیارە کۆمەڵی ئیسلامی بڕیارماندا کە شێوازی بانگەشەی هەڵبژاردن بگۆڕین لە هەڵواسینی پۆستەرات و ڕێکلامی کاندیدەکان بۆ ئەو شێوازی کە ئێستا باوەڕمان پێ هەیە کە بریتە لە چوونە ناو خەڵک دابەزینە ناو خەڵک و گوێگرتن لە خەڵک لە نزیکەوە کە فەراغێکی زۆر دروست بووە لە نێوان خەڵک و دەسەڵات کۆمەڵیتان بە پێویست زانی کاندیدەکانیان
بەر لە دەرچوونیان ڕاستە و خۆ مشارەکان پێ بکات بستن ناو خەڵکو جەماوەرەوە. من ئەو جۆرە شێوازی بانگشەڵژان بەڕاستی کە ئێمە بەپێی ئەو پلانێکە دامان ناوە لە سنووری مەڵبەند کە دابەر بەسەر ئۆرگانەکانی سنووری مەڵبەندا دابەزینی خەڵکی ئێمە لۆ ناو جەماوەر خۆی لە خۆیدا کاریگەریش ڕاستە و خۆی هەیە لەسەر ینی گۆڕینی بۆچوونی خەڵکەکان بەرامبەر کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە لە دیارە ئەوڕۆ بە دوو تیم دەرچوین لە مەنتیقی بڵێن قەزای چۆمان و ناحیی سیدەکان ئەوەی کە ئێمە بینیمان لە نزیکەوە لە خەڵکەوە بەڕاستی پشتگیری ئەو خەڵکە بۆ کۆمەڵی ئیسلامی گروتینێک بێمە بەخشەکە ئێمە زیاتر بچنە ناو خەڵکەوە. بۆ ئەم لێرەوە سوپاسی هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان ئەکەم لە هەموو قەزا و ناحیەکان کە خۆشحاڵن بە دابەزینی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆ ناو خەڵکو جەماوەرەوە. هیوادارم کە کۆمەڵی ئیسلامی زیاتر بتوانێت بە هەموو زۆر و شێوازەکانەوە بە بەرنامەیەشی تێر و تەسەلەوە بتوانێت زیاتر لە نزیکەوە لەگەڵ خەڵکە ئاوێتە بێ و تێکەڵ بێتن و گوێ لە معاناتی خەڵک بگرێت و ئەو معاناتانێک کە خەڵک باس ئەکات ببنە پرۆژێک لە کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی داهاتوو لە حکوومەتی داهاتوو لەوێن دەردا خۆیان ببینەوە. چونکە دەسەڵات بەڕاستی فاسیلەیەشی گەورەی دروست کردووە، دەسەڵات لە شوێنێکە و خەڵکیش لە شوێنێکی ترە. هیوادارم کە کۆمەڵ سەین بتوانێتن هاوڵاتی و دەسەڵات بێکەوە تێکەڵ بکات و مشارەکەی فعلی پێ بکاتن.